النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. الله هارانی خۆشەویست بەخێوێنەوە ڤیددیۆیەکی تر لە سناوەڕانەر بەخێر بێن هاوڕانی خۆشەویست بۆ پیرۆزبای ڕەمەزاندان لە یەکەم لە هەموو مسلمانان پیرۆز بێ خۆی گەورە ڕۆژی هەمووتان قوبڵ بکات. ئەنجاریش مەبە ڤیددیۆیەکی سناوەڕانەر بکەین. ئەبدەی داهاتوو بۆ مۆنیکا، ئەمە مۆنیکایی پیکاوی وەکو پیکاویان لێ کردووەها دەتوانیوە دەم هەنێشتی پێبارکەیت. جا مۆنیکا خۆی زۆر بەخواتە بتوانانی شتیشی بێبارکەی پێشتر نەدەدوانی، ئێستا زۆر باشترە. ئەبدەیتیان بە نردووە دام شتی دەگەم. جا ئەمڕۆ ئیشەڵا بەتان منافەسەی پێ بکەم لەگەڵ مۆنیکا کۆنەکەی. ئەمە شتێکی یانەمە نیە بڵێ هەر مۆنیکاکی ترە، هەر دوو ساری جیاوازن. ئێستا ئەویشم هێناوە حازرم کردووە ناتوانم شتی دەگەم. ئاوە تا حەزەکەم ئەم بارێکی تێ بکەم بزانم بە بار و بەقوت بارەکەی زۆر قورسە هەستەکەم ئەدەزان پێشەڵە سێنێ. ئەگە بارەکە قورس بوو لەوێ لێ یەکەینەوە بەس زۆر چاکە کە ئاوا توانی شتی پێ ببی. ئەمە جاری وا هەیە یەک شتەوێ معخۆن نیە ساریکی گەورە خەیتە ڕێ، جا ئەوان زۆر ناڕەحادن ئەچەقن و ئەشتانە، بەڵام ئەم بەقوتە زۆر باشتر و ئیسفادەیە. جەماعەتی خۆشەویست، هیوادارم لایک و سەبسکرایب لەبیر مەکەن. ئیشەڵا ڤیدیۆی زیاترمانەبێ وەرگرت لە فیفا و لە هەموو شتێک. ئەمەش مۆنیکا کۆنەگەی خۆمە، ئەویش ڕەنگێکی زۆر جوانی بووە، هەان ڕەنگی نەوتیە وابدەم سەوزێکی تۆخە و نادام چۆنە بڵێ جاکس لێرەوە دەست پێ ئەلەم قڕاوە بەکسێری کۆر ڕێکۆ بکەم. جارە کێشەی دێگوی کێشەی نییە بڕە زان بەم قڕێ ئەڕوات بەبارۆ. پێشەڵە سێنێ نابێ بەرە عاقە ویجدانە نییە دەژە بەبارە لە هەڵ گەڕێرەوە تەواو ڕاجام بوو. سارەکە دریش نانێ بێ ئاوا بچمەوە سەر ئەم پێم ناوێ با بچم لەو گەڵیچە دەریکەم بێ باریش لێ دەین. بەس ئەم قڕەش زۆر ناڕەحەت وا بزانە ها زۆرە زۆر. هاتە دەرە تاوە کێشەی نییە و ئەم بەمەوە ئەو لاوە ئەخوامەنیکەیەکی جوان دەعمیان پێ نەکەیت. دەوێتەوە ئەمجارە هەر ئاوا بە بێ بار لێم زای نەڕوە. ئەمجارە ئەگەر ڕۆی ئەو بارە گەورانە ڕاکێش باوەڕاکەم بۆشی ڕات سەرەوە خەومیە باڕ چاڵڕای مادێ ئەوە چیا لێوەتەمەیان نەڕوانانە دەی بڕۆ ئیشەڵا مێک زەمینی ژێنین بۆ جارێکی دەرەگە حەستان لێ بوو. ئەس مۆنیکاکەیان زۆر جوان کردووە، دەعامی شتەکەی گۆڕاوە، بۆنیدەکەی گۆڕاوە، پلاجەکتۆرەکەی ئەمە بە کە دۆشێڕە نین ئەمە ئەڕوات ئەم مۆنیکاکە خۆشیە ڕوات. یەکسەر با بچمە باری بێ بەم زامەڕۆ جەماعەت ویستم پێتان بڵێم یاری چی یاریە بکەین حەسەن لێ بۆم ڕەمەزان بە ڕۆژ بە شەو برە پۆستی زۆر بکەین بە دڵی ئێوە بە فیفا زۆر پۆستکەم
یارزان دروست کە مەناودانەوە جا حەچی شتە بینووسن جا ئیشەڵڵا سەیەکەی نوشتیکی باشەڵ بژێ ئەبەم هەر لە عەرزەکە بێڕانە یەشتەجار لە ناو قڕ خەوی پێش یەڵەسێ ئەمەش قەفەڵ بەینا ڕازۆ قورسە و بارە ئەوە پیکابیەکەی و ئەوەش سیارەکەت ئەو هێشتا نەگەشتێتە هەورازەکە کاتێککە گەشتەگەی پێ بە هەوراز ئەچەقێ دەیوەرە ئەڵای خۆ باشیشیان بەست لەو سەرۆترەوە لەو ناچێت یە قوڕە خەسەکەی سەرەیە تاوە بەس تای پێشوی هەر بە عەسمانی وا بە هەن تاگاری پێشوی ئیسفادەی نییە حسابکە بە دووزایە لانسی مران تاوە هەیزام تۆزە بێمە دووە ناڕوە ئەو هێزەی نەماتاوە با ئەو وەنیگەتری و بێنزان هەروایە بەس زۆر جوانە بەدامەوە دیقێ دەستکاریان کردووە دەستیان خۆش بە جدی سیاری جوانیان وانێ هێزە خۆتیان هەر یەکشی گەم هەر ئەوە ناڕوە برا ناڕوە یاڵێ تۆ زێڕوات ئەوەستەجی خۆیازان فەرتە نەجدێ ئە بەدڵم نییە جا با بڕۆینە ئەو بەفرە نازانم جارە بچم بۆچی چاڵنجێ بزانم ئەو بارە ڕائکێشێ بۆ ئەو بەو جادەی ترا نعم يعني ما قڕێ هەر قوڕە بەس بەقەی ئەوانی لكن بۆیە برێت ئەوە ڕعیبە زۆریشم بەرز کردەوە وەنی کاکە پێشەوە جێتاکانی چاڵەکەت ئەگەر زۆر فەرتە ناژلیە وێڕا ناکێشری بە تەقلە بۆ خوارە دەبەسە ئەوی گەڕم بێتە چاگینەوە
با ئەمە بارەکەی لێ بنێم ئەوەی خۆی بزانم وا ئەڕواتە سەرۆ بە زۆر قوسیجە زۆر جوان تەپانوێتی ئەگە خێمەیەکیشی پێوە ماڵی قاچاق نەکەم فێرمیە بووە هەر لێ تۆ پێشەڵ سەنێ جاوەرە بگاتەوە ئەم پیرەیە ڕات یان پێشە ئەو خراپیە کە ئیمرێنی کە گێڕە گێڕێتەوە ئەیەتەوە پێشەڵەسێنێ قفڵی کردوە تاکان بەلەمەکەزانانی چی بۆکەم هەر ئەبێ و بارە بم ئێتە جا سڕنگم باکردوێ بارەکە لێ نێوە بەڵام ئەم جارە هەر بە قورسەکە ڕۆمە سەر لەبەری نێمرێ ئەم بەگیێ ڕیەکەکە کە ئاوا بەرونە ئەوەسی هەڵەسێتەوە یەکتە پێشەڵەسێنی ئەوێ خۆشی هەوراز نەزەگەر بە قورسەکە بڕێ گێڕۆشە دەگۆڕێ شەوە وەڵی سەیری و شتی ترماگەدای لێوەرنەکە سەیری گۆڕ دەکەم کە یەک دەقە بابەکەینە قورس دەمەکە بۆ پێشەڵەسێنی ئەم دواگەیشی لەگەڵخوانی برابۆی نەڕۆیە سەرەوە بەس بە جددیم سیارە زۆر باخۆتە زۆر باشیشە بۆ ئەوەی کە باری پێ بێت ئاوا یەک بارجە ئەوەی ناوەڕانەر بکە ئەزانێ جارجارە چاڵنجی تیاڵە یەک بار بێنێتەوە سیارێکی گەورە خەیتە ڕێ زۆر ناڕەحاتە هەڵەگەڕێتەوە ئەکەوێتە سەفەر ئەمە لە هەمووی باشترە جا هیوای ئەوەم هیوادارم بەدڵتان بێت و یا سوودێکیان ئەمە هەر چۆنڵێ تەقیکردنەوەی سیارە تازەکە سیارێکی تری تیا بۆ چەندێکم کردووە من هەر نازانم لیڤڵم کەمە چی نەمتوانی جا هیوادارم بەدڵتان بێمە تەنها تاقیکردنەوەی سیارە تازەکە بوو چۆنەڵێ جیاوازی لەگەڵ مۆدی پێشووی کە ئەو سیارەی کەپسە و ئەمە پیکابە فەرقێکی ویان نییە بەس هەستەکەم ئەم بەقووەترە بۆ باری شەوێ زۆر چاکترە ئەوڕانی خۆشەویست هاتینە کۆتایی ڤیدۆکە هیوادارم بەدڵتان بێت تا ڤیدۆیەکی تر و پارتێکی تریش هەر لە خۆشییا بن خی گەورە ڕۆژی هەمووتان خۆڵ بکات و خوا حافیز لایک و سەبسکرایب لەبیر مەکردن و خواتان لەگەڵ